بزانێت چی تێدا لێ خۆشەویستان سنەتە ئینسان مووی قەلبی خۆی بکاتن ئەوە ناسوور عوسقوسیەکە لێمان کردیتەوە ئەها ئێرە تەماشاکە تەماشا ئێرە بینی ئێرە ئێرە چار کونی لێیە ئەو کونانە دەبینن ئەوە کونەکانی لای خوارێکەیە ئەوە چار کونە دەبینی 1 2 3 4 ئەو کونانەی هەیە ئەوەش ناسوورەکە ئەوە دێن ئێستا دەیبڕین بزانین ئەوە چی تێدا ئەوە کاملی دەرهاتیە تەماشاکەن بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئێستا کە دێن بزانێت چی تێدا لێ خۆشەویستان سنەتە ئینسان مووی قەلبی خۆی بکاتن باشە مووی قەلبی خۆتان بکەن بزانێت چی تێدایە ئەوەش ئێستا شەقی دەکەین تەماشاکە دەبینن موو لە چەند دەرە ئەوە دەبینی ئەوە هەموو مووە ئەوە بە شەقی بکەم وە بە جوانی ببینن دەبێ ناسوورکەتان بگەینم چیان ئەوە کونەکانە باشە ئەو کونانە هاتی ڕێی دروست کردی ئەوە ڕێیەکەیە دەبینی ئەوە ڕێڕەکە ئێرکانە مەخزانەکەیە عینەن ئەو حالە تەماشاکە ئەوە ڤیدیۆیەکی تعلیمیە لە بۆ تەڵەبەکانی کولی تۆبی شتێ بگەن پالۆنیدا ساینەسچیە ئەو لێرە هاتە ژۆرێکە لێرە خڕ دەبیتەوە کە خڕ دەبیتەوە تەماشاکە دەبینی ئەوە لەناو ڕێڕەوەکەی لەناو ڕێڕەوەکەی خڕ دەبیتەوە ئێرکانە ئیلتیهاباتی دروست دەکا بەردەوام لێرە نییە شێم دێتە دەری لە چەندە چێم دێتە دەری لەو کونانە تەماشاکە ئەو مووی تێدا تەماشاکە و مووت کەش تێدا دەبینن ئەوانە دەبینن ئەو مۆبایلیکۆکانە زۆر کچکەیە ئەوە لەوانێ لە حەلاقە هاتبیتەوە سەری خۆی نەتراشی سەری خۆی نەشوشت بیتن باس چوویتە دەرێ باشە یەکەم ئیش لە دوای حەلاقە چ دەکەن سەرتان دەشۆن باشە یەکەم ئیش سەرتان دەشۆن چونکە ئەو مووە کچکۆکانە کە بەردەبیتەوە ئەلەو کونانە دەستە ژۆرێکە و ئەلێرە ئەو چێم ئیلتیهاباتی دروست دەکات ئەجۆ بە حەبوو دەرمانیش چانابی حتا ئێوارە دەرمانی خۆ چانابی ئیلێ دەبی ئەو موانە بینیە دەرێ ئەوە نەخۆشی ناسوور عوسقوسی پالۆنیدەل ساینەس ئەوە پێ دەرێن مووی کلێنجا نەخۆشیەکە بەهۆی زۆر دانیشتنەوە توش دەبیتن بەهۆی ئەوەی کە مووەکان ناتراشیتن لێکە سونەتە نینۆکەکانمان بکەین هەر یەکەک هەر ئافرەتێک نینۆکی نەکرد بزانە ئەوە لە سونەتی پێغەمبەری نییە سونەتە بن هەنگرمان مووی قەلبمان بتراشین خۆمان خاوێنکەینەوە سونەتە چونکە هەر لە بۆ ئافرەتی واجبە مووی قەلبی خۆی بکاتن چونکە ناتوانێت خۆی خاوێن کاتەوە ئەگەر مووی قەلبی خۆی نەکات لێیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێری کردینە و بزانن تەهارە پاک و خاوێنی جەستە زۆر ئیحتیمامی پێدرایە خی گەورە لە قورئانی پیرۆز دەرێتن خۆتان پاککەنەوە یعنی جەستەتان و ڕۆحتان پاککەنەوە بمێنن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی